قساکەین لەسەر سزا و پاداش تۆ ئەوەی کە چۆن ئەتوانێت کاریگەری هەبێت لەسەر پەروەردەی منداڵ ئەگەر ڕەفتارێکی باشیەیە هاندەری بێت بۆ بەردەوام بوون ئەگەر لانەیە ئیشێک کارێکی هەڵەشی هەبێت وای لێ کات ئەم سزا و پاداشتە ڕاستی بکاتەوە هەڵەکانی منداڵجە تەنیا ئەو دایک و باوکانی کە منداڵێکیان هەیە کە مناڵەکەیان بۆ نمونە ڕەفتارێکی هەیە کە لانێ پێویستی بە ڕاستکردنەوە بێ ئەزانن چەندێک ڕاستکردنەوەی ڕەفتار لە منداڵە کارێکی زەحمەتە هەر بۆ ئێمەش هەوڵێن لە ڕێگەی تەورەکانمانەوە یارمەتی دەری ئێوەی ئازیز بین و بۆی کە لەسەر ئەم بابەتە زیاتر گفتوگۆ بکەین بەڕێز مامۆستا میران نەجات چالاک لە بواری پەروەردەی منداڵ لەگەڵمانە مامۆستا میران سڵاوت لێبێت زۆر بەخێر بیت هەردووکتان باش سڵاو لەسەر جۆن کارمەندانی بەڕێزی کوردستان مامۆستا میران هەر لەمەوە دەست پێ بکەین کە منداڵ ئەگەر ئیشێک فێر بوو ئیتر زۆر زەحمەتە تۆ ئەم ئیشەی تیا بگۆڕی بەتایبەت ئەگەر ئیشیان ئەو ڕەفتارەی نەرێنی بێت ئیشێک بێت کە دایک و باوک نەیەوێت بۆ شوێ مناڵەکەی بەردەوام بێ چۆن بەڕاستی تۆ بە سزا و پاداش وا بکەی کە ڕێکردنەوەی ڕاستکردنەوەیەک لە ڕەفتاری مناڵەکەت ئەنجام بیت زۆربەی دایکان و باوکان یاخود زۆربەی مامۆستاکان لە ماڵی دووەمی مناڵان ڕێگەی سزا بەکارهێن ڕێگەی پاداشتەکە کەمترە لەبەرەوەی وا ڕاهاتوام کۆمەڵگایەکە سزاکە بە خێراترین شێوە علاجەکە بۆ دۆزێ ئەمە لە گەورەکانیشە هەرەوە زۆرە بینن بەڵێ بەڵام بڕاتان بێ هەندێک جاریش یعنی تاوانبارێکی گەورە بێنە پاداشتێکی معنەوی بەرێ ئەگەر سجن کرابێ عەفوی کەی لەوانەیە بەخۆیان بچێتەوە بەس تۆ سزا لە دوای سزا ئەم کە سەوالێکە کە ناخی پڕ بێت و وابزانێ هەموو دنیا دژمنێتی وابزانێ ئامێرەکانی دەور و پشتی شێر دژمنێتی بەڵام پاداشت هەم ئەرینیە کە خاتە مەسەلەکانەوە هەم خۆشەویستێک پێیاکە هەم باشەکە لەو کەسە خۆی دوورکەوێتەوە لە تاوانەکان بۆ نمونە لە قوتابخانەیەکی بچووکە لە بەخچەیەکی ساوایان سزاکە و پاداشتەکە ئەبێ بە گوێرەی تاوانەکە بێت یعنی ئەگەر تاوانێکی گەورەی کردبێت سزاکە تۆزە قورس بێ یان ئەگەر کارێکی باشەی کرد با پاداشتەکە لە کاتی خۆیان هەبێت با پاداشتەکەش جوان بێت و من دڵنیاتەکەمەوە چۆن مناڵ یان گەورە ئەو کەسێ هەر لە بیرەمێنە کە خراپەیەکی کردبێ بەرامبەری بەس ئەو کەسەشی لە بیرەمێنە کە چاکەیەکی کردبێ بەرامبەری ئەگەر پاداشتەکان زۆرتر بوون ئەوسا سزاکان خۆی لە خۆیەوە کەمترە بێت ئەوسا پێویست بە سزا نابێت لەبەرەوەی کەسەکە خۆی چاکەکە تۆ ئەگەر هانی کەسەکە بی بەس نەکوکو ڕەشوە یان وکو مقابل یعنی چاوەڕی ئەوە نەکا کە باشێ بکات و لەبری ئەوە یەکسە شتێکی بۆ بێتەوە با شتەکە ڕاهێنان بێت لەسەرەوەی کە دنیاکە ئاوایە مناڵێکی باخچەی ساوایان بۆچی دەست هەڵە بڕویێتە بەردەم مامۆساکە ئەیوێ خۆی شتەکە بزانێت چکە ئەزانێ پاداشتی لە دواوەیە ئەزانێ وەسفەکرێ ئەزانێ دیارەیەکی پێدرێ بەس با بۆ شێوەیە نەبێ کە مناڵەکەەوە هەسکا ئیتراما بەردەوامی وەرەگرێ یعنی پاداشتی زۆریش جۆرێکە لە سزا ئێستا بۆ باسەکەم چۆن تۆ ئەگەر مناڵێک ڕابێنی هە لەسەرەوەی پاداشتی کەی چێژ وەرناگرێت کە ئابە لێیە تۆ وای لێ بکە کە هەموو مناڵێکیش پاداش فەر نەکرێت لە بەردەم چای هەموو مناڵەکانی ترا و ئەوان هەست بەکەمی بکەن با هەمویان بەریان کەوێت بەڵام نەعەدالەتیش ئەگەر مناڵێک دوو جا سێ جا پاداشتی بەرکەوێت لە ڕۆژێکا و مناڵێکیش بەقەت ئەو شت بزانێ و تۆ هەڵی نەسێنیت و پاداشتی نەکەیت ئەمەوە ئاکات لە ئاخیرا سزا بەکاربێنیت بۆیە تەوزێعکردنی پاداشت و سزا هونەرە تۆ ئەگەر هونەری مامەڵەکردنت نەبێت لەگەڵ مناڵە لەگەڵ گەورەیە بۆ دابەشکردنی پاداشت و سزاکان داخرا شکستێنێ ئەو پاداشتێک کە توای بەخشیتەوە بە تاک بە تاکی کۆمەڵگەر ئەی باشە چی بکەیت بۆ ئەوەی کە پاداشت جێگەی خۆی بگرێتەوە ئێ بێگومانە بێ عەدالەتێک هەبێت لە دابەشکردنی وا لە کات و ساتی خۆیان بێت نەک لە هەموو ساتێکە بڵێن بۆ نمونە تۆ نابێت بە مناڵەکە و بڵیت هەسا ئەو عەلاگە خۆڵە بڕژە من 1000 نارتێنێ ئەوە ڕەشفۆیە بڕاتان بێ ئەوە پاداش نییە بەس کە خۆی لە خۆیەوە عەلاگەکەی ڕشت وتی باوە ئەوە من عەلاگە خۆڵەکەم ڕشت تۆ یەکسە پارەکەی مێرێ ئەتوانین لە ژوورەوە بۆیدانی بڵێ ئەوە من پارێکم بۆ بەجێهێشتی بۆی نەزانێ ئەمە هەموو شتێک بە پارێ و هەموو شتێک بە پاداشتە چکە پاداشتیش ئەگەر نەتوانیت بەباشی بەکاری بێنیت ئەگەر نەتوانانی کات و ساتەکەی بە جوانی دەستنیشانکەی بڕوا کە لاخیرا ئەبێ ئەوەش کێشێت ئەوش کێشەیەکە ئەوش سزایەکی دەرونیە بەسەر ئەو کەسانی کە لە دەور و پشتیان هەست بە کەمیەکەن تۆ پاداش بۆکەی بۆی ئەوانی تر چاوی لێ بکەن
تۆ ئەم هەرێکێک پاداشکەی تۆ بکەیتر پاداش نەدەکەی ئەمە جۆرە سزایەکی دەرونیە بەسەر ئەو کەسێک کە چاوەڕێیە پاداشتی تۆی بەرکەوێت توار بەری ناکەوێت بۆیە زۆربەی مامۆستاکان مناڵ ڕقی لێ هەڵەگرێت لەبەرەوەی وەسفی مناڵێکە کا بە بەردەوامی و پەلوپۆ ناهاوێ ئەو وەسفە یان نمرە بەخشینەوە یان ستایشکردنی مناڵ ئەما نابێ هەموو لە کات و ساتی خۆیان بێ نەک بۆ نمونە بۆ باسەکە مناڵ زۆر زانە ئاوا چەندێکی مناڵی باخچە قوتابخانە بیر ناکاتەوە دریچێکی ئەو تۆی نەبێت بڕۆ ببە بە مامۆستا هەر لە خۆتەوە نمرەیە بە بە تەلەبەیەک ئیتر بەچایەکی سوک سێریە و نمرایەکات یان هەر دەخۆتەوە هەڵیسیان و چکلێتێکی بەرە بیرەکاتەوە بۆ چکلێتی یاپێن بۆ پاداشتی کردم دیارە پاداش شتێکی ئاسانەوە هەم کەسێت توانێت دەستیکەوێت بۆی گوێ نایەتێ بەڵام ئەگەر زۆر ئیشێکی باشی پێ بکەیت پاداشتەکەش لە سنووری خۆی تیان نەپەڕێت ئەوسا هەز بە قیمەتی پاداش مامۆسامینە خۆمان نزانین لە سیستەمی پەروەردەیە دوو بەشی زۆر گرنگمان هەیە بەشێکیان پێڵین زانست بەشێکیان پێڵین هونەر ئەم زانستە دانراوە کە مناڵە فێری بێت بۆی کە لە ئایندەیە بتوانێت لە قۆناغەکانە خۆی ببینێتەوە ئەم بەشەی تریان پێ وتراوە هونەر ئەم هونەرەیە کەم زانستە بۆ نمونە بە چێژەکات ئەم زانستە زیاترە گەیەنێ ئەم زانستە زیاترە خاتە ناو کۆمەڵگاوە جا ئەمەش لە هەل کەلتورێک و لە هەر شینگەیەکە بە شێوازێکی جیاوازکاری لەسەرەکەن لە کەلتوری ئێمە ئەزانین کە دایماڵین مناڵی پۆلی یەکی ابتیدایی مامۆسایەکی زۆر تایبەتیەوێ ئەمە بەرجۆمان کەوتووە بۆ لەبەرەوەی تەحموڵێکی باشتری هەیە لەبەرەوەی تێکەڵبوونێکی باشتری هەیە هیچ کەسێکیشمان بم قۆناغەیە تێنەپەڕوین لە مەکتەبە کەسمان لە مامۆسای هونەر زیاتر خۆش نەویست بۆ دایم دەستمان بە قاچەوە بووە دایم وەرەقەیەکمان بۆ نووسیەوە بە جیاومانەتێ لە ماڵە کرێتیەوە گوڵێکی تیا بۆ خۆشمەی مامۆسا خۆم بردۆتە پێش خۆ پێ بنەوە تۆ مامۆسا پاداشتم کە کەواتە هونەری پەروەردەکردن هونەری تێکەڵبوون بە جیهانی مناڵ هونەری پێشەوەی من زانستەکەی بخەمە بەردەم با کتێبەکە لە پشتمەوە بێ مناڵەکە بێت داوای کتێبەکەم لێ بکەن نەک کتێبەکەی بۆ بخەمە سەرڕاح لەگە چۆن بتوانین ئەم پەیوەندیە دروستکەین بێگومان وانە بۆ وانەیەکی ترە گۆڕێوانە هەیە وشکە وەکو بیرکاری وەکو زمانەوانی ئەوە بۆ مناڵ قورسە بەڵام وانە هەیە چێژبەخشەوەکەوەی جەنابەت باسکرد وەکو وەرزش وەکو هونەر وەکو مەلە و مۆسیقا و ئەمانە بەس دڵنیاتەکەمەوە حتاکو دابشکردنی جەدوەل لە قوتابخانەکانە من بە شێوەیەکی هەڵەیدانم یعنی قەیچێک بۆ ئێستا وانەی یەکەم لە هەموو قوتابخانەکانی ئەم شارە با وەرزش بووە با هونەر بووە بۆی ئامادەیکەی بۆ وانەکانی تر هەندێک قوتابخانە هەیە لە وانەی ئەخیرە وەرزشی پێخوێنیان وانەی هونەر ئەو شەکە تەماندووە تازە چێژ وەرناگرێت لەو دەرسە خۆشەش بەس ئەگەر بڵیت ئەوە یەکەم جاروانەی وەرزشم پێشش کردی دوم جاروانەی هونەر سیام جار اینجا بیرکاری مێشکێکرێتەوە تازە هەم لە ڕووی جەستەی و لە ڕووی نەفسیەوە ئامادەیە بۆ ئەوەی کەوانە وشکەکەی پێ بڵیتەوە بەس تۆ یەکەم جاوانەیەکی وشک وانەیەکی بڵێ ناخۆشی پێ بڵێتەوە وە مامۆستاکەش حتاکو مامۆستانی وانە وشکەکان خۆشیان تەبیعەتیان وشکانی ناتوانێت چێژێک ببەخشێت لەبەرەوەی ڕێگاکان ئۆپشنەکانی کەمە بۆ ئەوەی کە بتوانێت چێژێک ببەخشێ بۆ مناڵە لە ڕووی بیرکاریوە چکەنە چانتێکی تیانە گۆرانەیەکی تیانە یاریکی تیا بۆ سەرەکەی بێ مامۆستا ژیری خۆی بەکاربێنێ بۆ بەکارهێنانی قەڵەمی ڕەنگە و ڕەنگ بێ بۆ بەکارهێنانی هەندێک کەرەستەی دەرەوەی منهەجەکە بێ بۆی خۆشویستی کە بۆ نمونە وەک بۆ بزانام لە سۆشیال میدیاوەتان بینی کە لەگەڵ کوڕێکی خەپەیە مامۆستایەکی فارسی قسەیە کرێ وت یەک کەڕەیەکە یەک کۆیەکە کاتە چەند هەر نێزانی وتی یەک کەباب لەگەڵ یەک کەباب کاتە چەند تیا کاتە دوو کەباب لەبەرەوەی بەڵێ کەوتە دنیای خۆیەوە بێ ئاوا بەکاری بێنی لەگەڵ مناڵە بۆی چێژ وەرگێت میران قسەکەشت لەبیر نەچێتەوە هەر خۆی توێژینەوەی کرابوو بە دووادار چوونێک زۆرجار لە قوتابخانەکانە خەمیەوەیانە مناڵەکان لە زانست دوور نەخەنەوە زانستیان فێرکەن بەڵام بەپێی ئەو ئامارانەی کە دەریان خستە بوو زۆربەی زۆری مناڵەکان خۆیان زۆر بلیمەتن ئەو سیستەمی پەروەردە لەو زیرەکە دووریان نەخاتەوە زۆر ڕاستە من حەز ناکەم بانە بێتە ڕکلام بەوە شوێنە بەس ڕۆژێکیان تقریبا 200 مناڵیان کۆ کردەوە لە قاعەک هەر مناڵە و دووداری چاینیزیەکانیان بەدەستەوە هیسینەکان لەسەر مێزێکی دوور و درێژ 200 کەس ئامادەیە بۆی لەگەڵ پارچە مۆسیقایەک ڕتم وەرگێت جەستیان لەگەڵ ئەو مۆسیقایە
دوایەوە هەمویان دارەکان نەفرە هەمویان نێ چەپڵیان لێەوە باوشان کردەوە بۆ مامۆسانە چێژ پێبەخشی بڕۆ بکەوەش پاداشتە خۆشەر نییە پاداش هەر پارە بێ و شتێ بێ بخورێ هەندێک پاداش تەیە لە ڕووی معنەویەوە ئەڵەی بۆیە خەڕەشی بەسەر ڕۆحیە و مناڵەیە ڕنگدانەوەیەکی زۆر عجیب ڕوئەیە لە ناخیا من بۆ نمونە بۆتان باسەکەم 10 ساڵ ڕێک 10 ساڵی ڕێک من بەرنامەم هەبوو لە ڕادیۆ بە زمان ئینگلیزی بۆ مناڵان بەڵام هەر هەفتەیەک 7 مناڵ خەڵاتی بەرەکەوت ڕۆژە مدیرەکەم بانگی کردم وتی ئەمە بوو بە دەیەمی ساڵ بە ئاهەنگێ بچێڕن بۆ بەرنامەیەت مناڵی دنیا تەلەفۆنیانە گرهاتن حسێبمان کرد لەو 10 ساڵەیە 3360 مناڵ خەڵاتی وەرگرتووە کەم نییە بەڕاست یعنی هیچ مامۆستایەک نەیتوانێت تاکو ئێستا 3360 خەڵاتی گرانبەهەی ئەو سپۆنسەرانەی کە کۆمپانیا عیملاقەکانش بوون کە بۆ مناڵ تەرخانکرا ئێستش بازە مناڵە منە بینە گەورە بووە باوشم پیاکاڵێ ئێستەشەوە دیارەی تۆم ماوە ئێستەشەو خەڵاتی تۆم ماوە زۆر خۆشە یعنی مامۆستا ئەوە خۆشەویستێک دروستکە لە نێوان خۆی مناڵەکەی کە گەورە بۆ دوای 10 ساڵ مامۆستاکە لە بیری چۆ بەسە لە بیری ناچێت پێتەڵە مناڵ شتی باشی لە بیر ناچێت ئەنەخشێنرێ لە مێشکە کەسەکەشی خۆشەوێ پرۆگرامەکەشی خۆشەوێ بەس زۆر ئاسانە من ئەتوانم بە 2 دقە لای مناڵ خۆم ناشرینکەم لای گەورەژمانشەوە بەڵام زۆر ئەستەمە تۆ لای مناڵێک خۆش شیرینکەی تۆی خۆش بێ بەدڵوێک جان کە بیتە ژوورەوە چەپڵە لێبات و هاوارکە بێ باوشی پیاکە خۆی بە تۆ بنووسێنن بۆ ئێمە هەممان پێویستمان بە عەتفە لە مەرحەلێک لە مەرحەلەکان لە شوێنێک لە شوێنەکان بەڵام گرنگترینان باخچەی ساوان و پۆلە هەرە سەرەتایەکانی قوتابخانەکان 1 و 2 3 نازیان زۆر کەم پێدرێت لەلایەن مامۆستایانەوە بۆ لەبەرەوەی زۆربەی هەرە زۆری مامۆستایان ئێستا کاتی خانەنشین بوونیانە تااقەتیان نییە ئەوە ناز ببەخشن بۆ مناڵە بەس ئێستا زۆر بێ مامۆستاکانە بینم کە گەنجن کەلاون خۆزگەی تر ئەوان خانەنشین کران ئەوان بێن جێگەی ئەوان بگرن لە ئەوانە بێژ و لە مامۆستای تازە پێگەیشت و ئەوان نەفەسیان درێژترە هەرچەند ئەزمونیان کەمە لە وتنەوەی وانەی نمونەیی و لە بەکارهێنانی هەر شتێ بەڵام نەفەسیان درێژترە لەوەی کام تۆڕێک لە خۆشەویستی و وەفا لە نێوان خۆی مناڵەکان باش مامۆسامینە تو خۆت کاریگەریەکی باشە هەیە لەسەر مناڵان هوەرێکی جیاوازتریشی هەیە بۆ سیستەمی پەروەردەکردن تا چەند گرنگە ئێمە بۆ نمونە مناڵ هەمیشە و تومانە پەڕەیەکی سپیە چی لەسەر ئەەکەی تۆیت ئەو مناڵش کێتە بەردەمی تۆ ئەزانی کە لە باتی دانەیەک 20 مناڵ دانیشتووە بەڵام ئەزانم کە هیچێکیان کێشەیەکی هەبێ گرفتێکی هەبێ چکە خۆدوتە مناڵ زۆر زانایە چکە مێشکێکی فرانی بی لە چیکەنە بەس بی لەوە کاتۆ شت داهێنان بکات و شت وەربگرێ ئەم شێوازی هوەرە تا چەند گرنگە مامۆستا بە شێوازێک کاری لەسەرکە خوێندنگاکە جەڕەسی نەبێت من دای ماڵم خوێندنگا جەڕەسی نەبێت بەداخۆ چونکە زۆر کەیان و جەڕەز لێە بەربووین لە خوێندنگا بەربووین بانەمێنێ مناڵ وای لێبێ ئەمەنەی توی خۆشەوێت بیری لەوە نەبێت دایکی لە بە دەرگا چاوەڕێکە باوکی چاوەڕێکە ئەوەی توی خۆشەوێت ناوی تۆی هەتا قۆناغەکانی تری تەمەنی لە زاکیرا بمێنێتەوە ئەم هوەرە چەند گرنگە بەکاری بێنی ئێستا شتێک هەیە لە ناو قوتابخانەکانمان لە ناو باخچەکانمان دەگمەنە کەمە بە تایبەتیش لە ئاهلەکانە هەیە چێژبەخشین بە مناڵ چێژ وەرگرتن و حەزی لە داوامکردن بێ کەمە لە قوتابخانە حکوومیەکان زۆر دەگمەنە بۆ لەبەرەوەی کە حکومەت خۆی ئەو کەرەسانەی نەخستۆتە بەردەستی مامۆساکان بڵێ بڕۆ کاری پێ بکە لە ناو پۆل بڕۆ چی ئەەکەی بیکە تۆ سەربەستی هامە جگە لە معاشەکەی خۆت نەسرێکی تایبەت بۆ مامۆسای هوەر بێ ئینگلیزی بێ کوردی بێ گەشتیان پێەکەی مەلایان پێەکەی ئەیان بیتە دەورەیەکی تایبەتەوە بۆ 1 ڕۆژ بۆ کەمپ و مخەیەمات بێت چیەکەن بیکەن بەس مهمەوەیە چاوەڕێی دەوام بێت ڕۆژ یەک شەمە بە تاسەوە بچێ بۆ قوتابخانە ئێمە کەرەستەی چێژ وەرگرتن نیمانە لەناو قوتابخانە حکوومیەکان بۆچی ئێستا بڵین حکوومەت بیرەکاتەوە لەوەی کە کوردستان ئەوەدام بکاتەوە لە ڕووی گەشت و گوزار بۆ لەبەرەوەی ئەزانەوەی لە دەروی وڵات دێ ئەوێت چێژ وەرگرێت لە وڵاتەکەت ئەوێ بمێنێتەوە بە تاسی ئەوەی کە جارێک تر هەمیسان سەفەر کاتەوە بۆ کوردستان بۆ بیرەکاتەوە حکوومەتەوە لەبەرەوەی تیجارەت ئازانێ پاری تایە ئێدە تۆش پارێک سەرف کە بۆ ئەو قوتابیە جوانانەی کە ئەخوێنن لە قوتابخانەکان کە بتوانن چێژێ وەرگرن تۆ بۆ هەر لە بواری تیجارەت هاتەوێ چێژ ببەخشی بە خەڵکێکی بیانی ئەی بۆ خەڵکەکەی ناوخۆی خۆت کە مناڵێک شاگەر مافی مناڵ هەبێ بۆ شتێک نابەخشی کە چێژ بەخشێ بە مناڵ بۆ نمونە تاکوێسە لە تەلەڤیزیۆنەکانە بە تایبەتی ئەم سەردەما بەرنامەیەکی مناڵانم نەبینی بەخۆت بێت نییە
نەبەرنامەی ڕادیۆیی نەبەرنامەی تەلەڤیزیۆنی نییە بەقۆت بێەوە کە دەرچێ تر بە دایکی بڵێ دایە دەدەقە پێشەوە بێ بەرنامەکە دەست پێ بکە بێ دانیشم لە بەردەم تەلەڤیزیۆنەکە و چپس و هینم لە بەردەما بێ هەرچەند وەسفی خۆمان دەبێت بەڵام لە کورسات بەرنامێکی جوانمان هەیە هاوکارمان تەوار پێشکەشی ئەکا ئاگانیش لەگەڵ کاکسامانیش لەگەڵیاتی دەستی هەردووکیان بەڵام مناڵ وەکو ئێمە نییە کە وەکو ئەم جیلێک ئێمە نییە کە ئێمە ئایپادمان نەبوو تەلەفۆنمان نەبوو زۆشتمان نەبوو سە مناڵ بەوە خەریکە مناڵ لە هەستەکەم لە تەوری تەمەنە ڕاستەقینەکەی خۆی دەرچووە شێوازی قسەکردنی شێوازی هەڵسوکەوتی لەگەڵ ئێمە زۆر جیاوازە بۆیە من هەستەکەم کە ئێستا مناڵ بەس چاوەڕێی چیە لە قوتابخانەکان مامۆستاکە خۆشی بوێ نمرەی بەرزی پێبدا ستایشیکە و بە هیچ شێوەیەک لە شێوەکان دایک و باوک ئێستا قبول ناکات بچووکترین سزا ببەخشێرەوە سەر مناڵەکەی تەقبولیەوە ناکات چونکە خۆی لەمە پێش زۆر سزای بەسەرا سپێنراوە زۆر شکێنراوە بۆیە هەست بە تاوانێکی گەوراکە ئەگەر مامۆستاکە بچووکترین سزای بەرامبەر بە مناڵەکەی پێ ببەخشێ بۆیە سەرەکی هەڵە قوتێتە سەر قوتابخانەکەی بۆ بیرەکاتەوە لە باوکو منی لێنەیە با نشکێتەوە با ڕق لە قوتابخانە و کۆمەلگا هەڵنەگرێت خۆ لایەکەوە حەقێتی بەڵام لایەکێتی کەشەوە من هەستەکەم سزا بۆ هەبێت لە قوتابخانە لەبەرەوەی شوێنی چێژوەرگرتن نیە شوێنی متعانیە بۆ مناڵ و بۆ مامۆستا و شوێنێک هەر بۆ دەرس و بۆ زانستەکە مناڵ هەست ناکەم ماڵی دووەم بەڵام من شتێکم کرد بڕواتان بێ یعنی خۆشتانەوەنەیە پێتان سیر بێ چەند ساڵێک لەمە پێشەوەم کرد دەنگیایەوە ئێستا هەندێک قوتابخانە بەکاری هێن هەڵە خۆمەوە دەستی مناڵەکەم گرت با مدیرەکەم بە دووەرە تۆ مۆبایلەکە داگرسیانە منش تەسووریەکەین دەنگی باوکەکەش ڕیکۆرد دەکەین کاتێککە تەلەفۆنی بۆکەین وتم بێ زەحمەت باوکی فلانە کەسی وتی بڵێ وتم مناڵەکەی تۆ هەتا بڵێ وتی ئێ وتم زیرەک و ژیر و عقلادەی هاوڕێیانی فلان هەمووتان چەپلەکانتان بۆ مناڵە خۆشەویستە باوکەکە گریا لە تەلەفۆن ئەوە هەم باوکەکە دڵی بۆ خۆش و هەم مناڵەکە هەستی با بوونی خۆیە کرد ئێستا پەیجەکان قوتابخانەکان زۆری ئەوە بەکارهێنن کە چەپڵەی دنیا لێدرێ بۆ ئەو مناڵە و سەپرایزی بەسەراتەقێن کە قودوە یەکەمی هێناوە بەسەر بڕوا بکە ئەوە لە پارە خۆشترە بۆ مناڵەوە لە کێک و نەسەلە و چکلێتەکەش خۆشترە بۆ مناڵ کە وای لێ بکەی هەست بکە بە بوونی خۆی بەستایش و بەمەتێ چکە شخصەتی بەرپار کەساتێکی پتەوی بۆ دروستە بێت بەس ئێمە جگە لەبێ کە کەرەستەی چەخش بەخشینمان نییە لەلایەن مامۆستاکەوە مناڵانیش ڕێژیان زۆرە لەناو پۆلێکە بۆیە مامۆستا ناپرژێتە سەرەوەی کە بە شێوەیەکی عەدالەت ستایشەکان و بڵین سزاکانش حتاک و تەوزیعکات یعنی بۆیە سێرەکەیت جۆرێک لە غیرە و ئیرەیی دروستە بێ لە نێوان مناڵەکان و هەست بە فەرق فەردیەکەن واتە بڵین هەستەکەن کە مامۆستاکان فەرقەکە لە نێوان تەلەبەیەک بۆ تەلەبێکی مناڵیم سەردەمەشان کەمە چون مناڵیم سەردەمە لە ماڵەوە کەمن خۆی ناوەندی سەرنجە حەزەکان لەوێش هەر بەو شێوەیە تۆ قەت بیرت کردوێتەوە بەڵێ زۆر ڕاستە بیرت کردوێتەوە بۆچی مناڵان لە ناو پۆلێکە جاتێوی ڕەفیقەکەی خۆی خۆش بێت ڕقیلێتی لەبەروی مامۆستاکە زۆر ستایشیەکە لەبەروی مامۆستاکە زۆر بە شان و باڵی هەڵەیە بۆ ئەوش ڕقیلێتی ئەمەیە فڕوق فەردی تۆ ئەگەر بتەوێ پاداشت لە پێناوی ئەوە بێ فڕوقی فەردی ئاستەکەی بەرز بێتەوە نێکی باشتر ئەوە جۆرە سزایەکە بۆ مناڵەکانی تر سزای دەرونیە بەس ئەگەر بە شێوەیەکی عەدالەت تو قەیچێکە با مناڵێکی تەمەڵش هەڵسێنی ڕۆژێ لە ڕۆژان بڵێ ئەمڕۆ تۆ زۆر زیرەک بووی هیوادارم هەموو ڕۆژێ ئاوا بیت بگەیتەوە ئاسی ئەم کوڕەکە زیرەکترین کوڕە لە ناو ئەم پۆلەیە بڕوا بکە ئەوە ڕۆحی کۆمپتیشن و منافەسە دروستەکە ئیتروالێت ڕقی لێ هەڵناگرێت بەعکسەوەیە لایەوە بزانێ ئەم بۆچی مامۆستاکەوە نەوەستفەکە ئەمش چاوی لێ بکە چاولێکەکەی لە هەندێک تا باشە بەس نەک بۆ هەموو شتێ لە هەندێک تا زۆر باشە بۆ خۆگەاندن بە ئاستی کەسێک کە ڕۆشنبیر بێ کە موسەقەف بێ کە خۆشەویست بێ لە ناو خەڵک مامۆستا زۆر جاریش هەیە هەدی ئێستا لە سیستەمە پەروەردەیە جیانەکانی شاکار لەسەر ماکرێنی بۆ نمونە مامۆسایەکە گەر بێتەوە جاری کە بۆ بە شوازێکی کاکدمی لە ماستەر و لە دکتۆرا شاپخێنێ ئەچێتەوە سەرشتە سەرەتایەکان بۆ نمونە کۆمەڵت دەستەواژە هەیە نابێ بمێنێ مناڵی هاروها چییە؟ هاروهاز نابێ بمێنێ مناڵی عەجوول نابێ بمێنێ هاروهاز نییە ئەوە تاقەیەکی پێوەرە بزانێت لە چ بوارێکا خۆی بێنێتەوە بە ئەم دوو دەستەواژەی کەشمان هەیە ئێمە من زۆر جارێکەین بەڕەسم دکتۆر و مهندیس هاروهاج مناڵێک هیچ نازانێت وەرە ئەمانە تێکەڵ یەکترکە بڕوان پێ بکە کۆمەلگایەکە بۆ دروستەکات هەمومان نابین بە دکتۆر مهندیس زۆر ڕاستە منە قوشەکانم مامۆسان بەس خۆم بوو بە کوڕێک لە شانۆیە کارم کردووە
ڕێک نواندنەمە کردو زۆڕاست بۆ شەرت نییە هەر لە دایک و باوکی هەمومان ئەوە بکەین زۆڕاست بەڵام ئەبێ تۆ بزانی چۆن توانە چاکەکانی مناڵە دۆزیتەوە زۆڕاست چۆن ئەتوانیت بەهرەی مناڵەکە شایست یانی شانازی پێوە بکەیت بەخشیش من بە پارەی نازانم بەڕاستی پاداش بە پارەی نازانم یعنی زۆر جار وەرەقەیە گەنووسی هەیخێتە گیرفانی مناڵەکەەوە ئەڕاتەوە بۆ ماڵە ئەو مناڵەوە ئەزانێ هەموو ئەم دنیای ئەو زۆڕاست بۆ نازانێت چۆن ئەو ڕێگەیە بڕبیاتە دەستدایکی بڵێ هەما مەساچی گۆناسی چۆن ئەم ڕێگەیانە بەکاربێنی چۆن ئەم دەستەواژانەش لابین چۆن بتوانین مناڵەکانمان ئەوەی کە خۆمان بینیمان بیکەین بە ئەزمون ئایندەی ئەوان جوانترکەین لێرە ئەگەر بتەوە بەکاربیێنێ بێ حکوومەت بجەیەکی زۆر تایبەتی تەرخان کات بۆ پەروەردە بۆ سیستمی پەروەردە بۆی لە ڕیشەوە هەڵی کێشە و بیگۆڕە بۆ نمونە ئێستا بۆت باسەکەم من و کۆ حسایی کە دۆنێ باسییان کرا لە سلکی عسکەری لە کوردستان لە 1940 مچەی یان بودجەی تەرخانکراوی بۆ ئەڕوات ئیتر بە پەروەردە و پشت و کاڵ و ئاوادانکردنەوە و ئەژغاڵ و شارەوانی و ئەمانە اینجا لە 1952کە لە 1940 بۆ سلکی سەربازێڕەوە بیری لێکەرەوە ئێگەر ئەو لە 1940 بۆ بواری پەروەردە بڕۆشتا ئێستا حاڵمە حاڵێکی تر بۆ هەموو مناڵان ڕێزیان لە گەوراکرا هەموو مناڵەکان ڕێزیان لە یەکتێگرێ خۆشەویستێکی گەورە بەرپا بوو بۆ نمونە ئەبێ زەمینە خۆشکەی لەناو قوتابخانە خوێندنگاکان بۆ ئەوەی کە مەنهەجێکە بێت تایبەت بەوەی کە مناڵ هەڵای خۆی خۆش بوێ گاڵتەی پێنەکە و حتا کوواندێ حرەکاتی پیسەیە بەرامبەر بە هاوڕەکانی خوان نیکەن و جنێودان تەرکرێن ناو قوتابخانەوە پاڵنان تەرکرێ ڕاکراکە تەرکرێ تاکو ئێستا یعنی ئەگەر ئەوەی شتێکی جوان بێت لە ناو قوتابخانە حکوومیەکان بینی بێتم سەرنجی ڕاکێشا بێتم لە ماوەی ئەم 10 ساڵە ئەوە بووە کە دوان هاتن دوو مناڵ هەرە ماوەیە هەفتەی پێشوو سەرەکەم سنووقێکیان هێنا چمەنتۆیان تێکرد ئاسنیان تێکرد لەوحی سۆلار تاقی شەمسیان پێڵواسی لەگەڵ هەندێک فیشاتۆ دەخوارەوە لەگەڵ جەیەک بۆ دانانی موبایل وتمەوە چیە وتێەوە هەر بەڕێزێک ویستی موبایلەکەی شەحنکریا لێرە ئەتوانێت لە ژێرم سێبەرە بۆ ستێ وکو چەتروە ئەتوانێت لە ڕێگەی سۆلارەوە موبایلەکەی خۆی شەحنکە وڵی ماچم کردن باشم پێگوتم ئافرم تۆ قوتابی کوێی تۆ قوتابی و قوتابخانەیە دوورش بوون لە سەرجاتەکە مامۆساکە لە دوورەوە ڕاوەستا و سێری کرد زۆر ناهاتە پێشەوە بۆی کە پشت بەخۆیان ببەسن چۆن دایکوتن و چۆن ئەو بەڕاستی شتێکی جوانە وتم ێوە سەر بە ئەهلین وتیانە وڵا سەر بە قوتابخانە حکومی یعنی ئەمە یەک بینی بێتم کە شتێکی وا بکە نووسراوە ئەمە بۆ خزمەتکردنی گشتێ تکایە سۆلارەکە مشکێن ئەو ڕێنمایشان هەڵواسی چەند خۆششتی ئاوە یقەی چەکە بە دوشتی ئاوا ئێمە هەموو ئەهلەکان شەسڕینەوە بەس ئەو عەقڵانە کە من کە لەناو قوتابخانە حکومیەکان ئاو بۆ جۆرە کارکەنیان بۆ شێوازە کار یەکەم چیت پێویستە لەناو قوتابخانە حکومی وەکو کۆلێژی سەربازی ئیش نەکەیت چە کەس هاتۆتەوە ئەمڕۆ چە کەس غیابێک سە تەلفۆن بۆ باوکی بکەوە بۆ کوڕەکە ناتۆتەوە هەمووی تووڕەبوون نەمێنێ لەناو قوتابخانە ئەوە جۆرەکە لە سزای دەرونی و سزای جستەی شێسەماوە سزای دەرونی شێسەماوە بە شێوەیەکی زۆر بەس لەگەڵ ساڵانی پێشوە زۆر فەرقمان کردەوە یعنی حتا کواتەکێتی هاتو چۆکردنی مشریفەکان لەگەڵ ئێستا زۆری فەرقا کە هات مدیرە بۆی هەسە لەسەر قەنەفەکەی خۆی بڕوادانیشێ ئاواکو مناڵی پۆلی پێنجی سەرەتایی مشریفەکە دانشە بۆی هەرچی سجلی ئەو مەکتەبە هەیە دانی لە بەردەمی ئەگەڕا بە دوای پیتێک بۆی عیبێ بدۆزێتەوە لە قوتابخانە وەسفکردن زۆر کەم بوو بۆ مدیر و مامۆستا ئێستا بەعکسەوە وەسفکردن هەستەکەم بۆ مدیر و مامۆساکان زۆر بۆ لەلایەن سەرپەرشتیارانەوە بۆیە ئەوانیش هەڵپەیەکی چۆنایەتی و جۆرایەتی لەسەر ژیانی ڕۆژانەیان ڕووی داوە و ئەوانش بە هەمان شێوە پاداشتی مناڵەکان و سزای دەرونی کەم بۆتەوە و حتا کوتەوقەکردن لە نێوان مدیر و تەلەبەکانە هەیە هەستەکەم نیاگۆڕاوە بەڵام جارێ ماومانە بگەین بە قوتابخانەیەکی وڵاتەنی چاور و پێکانش چونکە من دقەتم کردووە زۆر بۆی دوور نەڕووین مناڵانی تورکیا کەیانە ژوورەوە لەبە دەرگا ئاڵاکەی تورکیاما چەکەن اینجا ڕۆنە ژوورەوە ئێمە لە قوتابخانەکانمانە ئاڵاکەمان ئاڵای کوردستان هەمووی دڕاوە هەمووی خۆڵاویە هەمووی قوڕاویە بۆ بجەیەکی تایبەتی سەرف ناکا مدیر هەرچەند وای لێ هات بیگۆڕ بێوی کەس پێی بڵێ زۆر خۆشەشتان تۆ ئەگەر ئەوە ڕەمزە نەتەوایەتی و نیشتمانەکەت بێ مناڵی بینێت ڕاکە مناڵ بە منی و تۆ مەمسا هەر لای بن باشترە پۆلی شش ئەو قسەیە کاریگەری هەیە لەسەر من چون بە مدیرەکە من تۆ مناڵە ڕاستەکە هەر لای بێ باشترە با ئەبە شێوازە ناشرینە نەبینێ سەرەکەم بۆ بەیانی گۆڕا کرا بە تازە بۆ لە بەرەوەی قسەکە کاریگەرە بۆ مدیرەکە فانان عیبارە بێ ئەبێ بیکەم بەس هەندێک شتەیە ئیلزامی نییە بۆ نمونە هەندێک قوتابخانە لە برێەوەی کە بچێتە دەرەوە خۆڵ و خاشاکی دەرەوە پاکات
نەبعکسەوە تۆ لە ناوەوە دەست پێ بکە با تەنەکە خۆڵەکە لە ناو پۆدا نەبێ زۆر ناشرینە تەنەکەی خۆڵ لە ناو پۆدا بێ با لە دەرەوە بێ بۆی مناڵ فێر بێ کە هەرچی هەیە لە ناو پۆلەکەیە بیباتە ناو تەنەکە خۆڵەکەی دەرەوە بەس کە بینی تەنەکە خۆڵەکە لە ناو ژوورەکەی خۆیەتی بڕۆکە تەمەڵە بێ هەڵناسێ 2 مەتر لە دووری تەنەکە خۆڵەکەەوە ئەو کاغزیانە شتێکا هەیەی فڕێت بەس ڕقابە دەورە بینە ستایش دەورە بینە پاداش دەورە بینە هەندێک جاردە هەندێک وڵاتی دواکەوتوو من وا هەستەکەم سزا لە پاداشتەکە باشتر بێت بڕواتان بێت چونکە پاداشت کەسەکەن هەندێک کەس ناگۆڕێت ئللا بێ سزایەکە بێت بۆیە سەر بەکەم یانین وڵاتە دواکەوتەکان بێگومان خۆمان بەشێکین لە وڵاتانە ئەمە ناتوانین بڵین سەریکە هەندێک جار کوردستان هەندێک کات هەندێک ساڵ وەکو دەوڵەتیشی کردووە هەندێک کاتی شوک و هەرێم یعنی بڕاکە بەعزە جارێ وەزعەکە وا ڕوئەیات سە بۆ نمونە بۆ باسەکەم لە کوێ پرسی ئەڵێ لە نێوان ساڵانی 2009 تاکو 2013 خۆشترین ژیانە ژیانێمە کورت مناڵ جانتای خستە سەشانی و بایبایی لە دایک و باوکێ کرد پاساتە بەردەم دەرگای ماڵی خۆی و خوێندم بەردەوام بوو مامۆستا ئەو نەکێشەی نەبوو ئەچوو ئەلمەعشکا شتێک کرد بە قست بێەوەی جوێ با بە معاش بەڵام لە پڕەکانەمە ئێتر نەخوێندن قیمەتی ما نەپاداش قیمەتی ما سزا زۆر بوو بۆ لە بەروی زەختی نەفسی لەسەر مامۆستا زۆر بوو ئێوەش ناچارە لە ڕووی دەرونیەوە بڕژێتە سەر چێ بڕژێتە سەر قوتابی داماوە بۆیە ئەگەر ژیانت مرتاح بێت ئەگەر ژیانت شەرەفمەندانە بێ ئێستا بۆ نمونە ئەگەر بەرنامەیە بکەی سەرکەوتوو بیت هەردووکتان باگەش شەکرێن لەلایەن ئیداری کوردستان ئەڵێن ئەم مانگا ئێوە بەرنامەکەتان بینەری زۆر بوو فەرمەوە مکافەیەکی مادی و ئەو سپاسنامە بۆ هەردووکتان هەست ناکەنەوە پاداشتا زیاتر واتان لێکا پێویستمە بە بەرنامەکەی خۆتانەوە ئەم جارە بچن لە هەولێرێکێک بێن مقابلەیکەن ئینسان ناوایە لە ڕووی معنەویاتەوە زۆر هەڵپا بەخۆی وابینە بە قسەیەکی خۆش بۆ نمونە من لە سۆشیال میدیایەکی ئینگلترا بوو بینیم مناڵێک و دایکێک چ کەسێکە بین مەرحەبە لێکەنە لەن ئەمڕۆ تۆ خانمی یەکەمی ئەم وڵاتی جلەکان زۆر سپۆرتە بە پاکەروەیەکە لەنێن واو ئەوە چیە و هەموو قۆزیێتواتە هاوەر چکلێتە بگرە ئەوە نەگریاوە ئەو پیاوە لەسەر و جادێ بۆ لە بەرەوەی لاوانەیە تاکو قسێکی خۆشیەوەی بەرنەکەوت بەس چەند خۆشە ئاوا خەڵکی ڕووخاو هەستێنیتەوە دەستی بگری ئەمە یەک کێشەمان هەیە بەس بتوانین ئەوە چارەسەرکەین لە ناو قوتابخانەکان زۆر پێشەکەین یەکەم جینێودان نەهێڵدرێت دووەمش غیرە و ئیرە لە نێوان مامۆستایان و لە نێوان قوتابیانە نەمێنێت مامۆستایانش غیرە و ئیرەیان زۆرە ئەگەر سوپاسنامەیەکت بۆات بێتەوە ئەگەر خۆشەویست بی یان ئەگەر نەوعێ بیت ئەگەر مامۆستاوی تیانەمێنێت تەلبەشەوی نەمێن و هیوادارم مامۆستایانیش هەر لە خۆیانەوە ستایشی تەلبە نەکەن وەنە لە نەمە لە بەرەوەی کە کوڕی فلانم وەزیرە کچی فلانە مدیر عامە برازای فلاناندان پەرلەمانە با عید میلادی بۆ بکەین لە ناو پۆلەکەی خۆیان بۆ کەسی تر نابێت یان هەندێک جار هەی مامۆستا میران یەکێک لە قوتابیەکان زۆر بەهرەدارە لانێ ئەوانەی تر وەکو ئەو نەبێت ئەمە نەوەسفی بەهرەی ئەوەکە خۆی ڕاستە ئەبێ پشگیری بکرێت بەڵام ئەوانەی تر دڵیان لە خۆیان دامێنێت ئافرێن ئێستا مناڵی بەهرەمە دیوان بینیوە بڕا بکە کەمترین وەسف کراوە بەس گوێی ناتی بەس هەشە مناڵ ئاوایە هەیە ناو کووردا ئاوایە ئێستا دقەتم کرد بە بچووکترین قسەی مامۆستا ڕوخێ ئەو ڕۆژە نایەتەوە تای لێ نەخۆشەکەوێ عاتفێ بەڵام هەشە هەرچەند مامۆستاکە توڕبەتی گیانی پێکەنێ یعنی بڵین تحملی دەرونی باشە ئافرین کۆڵ نەدەرە بەس هەشە بە یەک قسەی خۆش لە مەرحەلەی ڕووخاویەوە هەمیسان دەست پێکاتەوە ئەژێتەوە هەمیسان ڕابردووی تاڵی لەبیرە چێت لەبێ کە قسەی پێوتراوە بۆیە قسەی خۆش معنەویات و پاداشتی باش لە کات و ساتی خۆیان بێ زۆر باشە ئەگەر لە کات و ساتی خۆیان نەبوو جۆرێکە لە سزای دەرونی بەسەر ئەو مناڵە و تکایەکشمە لە هەموو مدیر و مامۆساکان با فەرق و جیایی نەکەن لە ناحەی پێدانی پاداشت جۆرەکە دەست خۆش لە مامۆستا بۆ هیوای ئەوەی هەست بە بەرپرسیاری تێ بکەین چکە دوجار لە خوێندنگا بێ لە ماڵەوە بێ هەر مناڵی خێزانەکانی خۆمانە بۆیە بتوانین بە باشترین ڕێگا و بە باشترین سیستەم پەروەردەیان بکەین و بتوانین هوەرێک لەگەڵ مناڵەیە بەکاربێنین کە بتوانین بەهرەکەی لە چ بوارێکەیە لەو بوارەیە بیدۆزینەوە و سەرزەنسی مناڵەکانیشمان نەکەین و ئەوەی کە مامۆستا جەختی لێ کردەوە ئەگەر وشەی نەشیاو فێر ببوو لە بە هەر هۆکارێ بتوانین لای نەهێڵی بەچی نایهێڵیت ئەوە هوەرەکەیە کە مامۆستا بەکارێنێ سپاس بۆ ئامادەبوونە